جژنی ڕەمەزان یەکێکە لە جەژنەکانی ئیسلام و مسلمانان بە پتوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و سەردانی یەکدی بەرز ڕایدەگرن. والله هەڵە جێگەی شانازی بوو بنێکیان لەو کەسانم کە زۆر ئیجتیماعیم خەڵکی زۆر باش بوو ئەلحەمدوللا و تێکەڵی باشمان هەبوو. من شارەکەی سەر ڕەنگە پیاوی سەد ساڵ لەمە بەریش بناسم، هەمویان ناوێن ئەزانم و تێکەڵی خۆش و خزمایەتی و دەراوسێتی و کاسە دەراوسێتی و ئەم جۆرەشتانە هەمووی بووە. جژن تایبەتە بۆ بەگەڕان ماڵان بگەڕێ ماڵان بگەڕێیت کە نەگەڕێ یعنی جژنی هیچ دیای نامێتەوە. من نێمە ماڵی تۆ نێمە ماڵی تۆ هیچ شتێکی دیان نامێتەوە. یەکێک لە سیما جوانەکانی جەژن بەسەرکردنەوەی کەسوکار و هاوڕێیان و هاوسێ و دراوسێکانە. ئەم هەنگاواش زیاتر کاریگەری لەسەر نەهێشتنی ڕق و کینە هەیە و پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان قوڵتر دەکاتەوە. دۆسەتی دراوسێتەکەی هێشتوتەوە بەس احتیمال لە شارێکی گەورە ئەوە نەبێ مەسەڵەن فەرقی هەیە لەبەرەوە بەڵێ بوارە کۆمەڵایەتیەکان لای خۆمان الحەمدوللا لا یازال ئەتوانی ئومێدێکمان پێ هەیە کە الحەمدوللا لەسەر ڕەگ و ڕیشە شەرعی و عرفی و کۆمەڵایەتی خۆمان لا یازال هەر باقیە. ئەگەر هەندێک ماڵ و هەندێک بنەماڵ و هەندێک کەس کۆڵێک کرچ و کاڵ بوونەوە لەو مەجالە پێویستە و لە کاتی جەژنە بچن سەردانی یەکتر بکەن و ژنە پیرۆزە لە یەکتر بکەن و دڵیان پاک بێ بەرامبەر بە یەکتر و هەر کێشەیەکیان هەبێ حەلیکەن لە ڕۆژ جەژنە دروسە و مبارەکە هەموو کەس بە دڵێکی پاک گەردنەزایی لە یەکتر بکەن. دوای بەجێهێنانی نوێژی جەژن مسلمانان گەردنازادی لە یەکتری دەکەن و ئاشتی و تەبایی لە نێوان خۆیان بەرپا دەکەن و تۆوی خۆشەویستی لە نێو کۆمەڵگە دەچێنن. لە هەردوو جەژنی ئیسلامیش مسلمانان زیاتر گرنگی بە تۆخکردنەوەی گیانی لێبردن و تەبایی و برایەتی دەدەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.